لەبارەی کارنامەی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی گفتوگۆی زیاتر دەکەم. خاتوو شۆخان عوسمان محمود کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی میوانیەمێ. خاتوو شۆخان زۆر بەخێر بەی سوپاس بۆ ئامادەبوونز. پرۆسی بانگەشە چۆن بەڕێوە دەچێت لە سلێمانی؟ زۆر سوپاس. سڵاو خاتون، ئەم کاتتان باش، سڵاو لە جەنابەت و سڵاو لە بینەرانی کەی 24 لە ڕاستیدا بانگەشەی هەڵبژاردن لە شاری سلێمانی وەکو هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بانگەشەی هەڵبژاردن لێرەش دەستی پێ کردووە، بەڵام بەو گەرم و گوڕیە نابینین کە لە شارەکانی تری هەرێمی کوردستاندا بوونی هەیە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی خەڵکی شاری سلێمانی بە هۆکاری ناسەقامگیری سیاسی و هەمان کاتە نەبوونی هەلی کار، نەبوونی خزمەتگوزاری وەکو پێویست دەناڵێنن. ئەمەش وای کردووە کە بانگەشەی هەڵبژاردن لەم شارە سست بێ و وەکو پێویست نەبێ. باشە، ئێوە چیەکەن بۆ ئەوەی کە گەرم و گوڕی بخەنە نێو بانگەشەی هەڵبژاردنەوە و زیاتر خۆتان بە دەنگدەران بناسێنن؟ بەڵێ، ئەم بانگەشەی ئەم جارەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان من وای دەبینم گەڕانەوەی متمانەیە بە حکوومەتی ئایندە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گەڕانەوەی متمانەیە لە نێوان هاوڵاتیانی شاری سلێمانی لەگەڵ ئەو لایەنە سیاسیانەی کە بربژێرن بۆ ئەوەی زۆرترین کورسی پەرلەمانی کوردستان بەدەست بێنن. ئەوەی ئێمە دەیکەین وەکو پارتی دیموکراتی کوردستان، وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان، نیشاندانی بەرنامەی کاری پارتەکەمانە بۆ هاوڵاتیانی کوردستان، هەروەها نیشاندانی کارنامەی خۆمان وەکو کاندیدانی لیستی ١٩٠ پارتی دیموکراتی کوردستان. ئەم لیستا کارنامەیەکی زۆر باشی هەیە، کارنامەکانیشی زۆربەی خزمەتگوزاریە، گەیاندنی دەستی ئاوادانی خۆشگوزارانی بۆ هەموو شار و شارۆچکەکانی کوردستان، بە تایبەتی هاوڵاتیانی شاری سلێمانی لە هەموو ڕۆیەکەوە. خاتوو شۆخان وتت ناسەقامگیری هەیە لە سلێمانی و ئەمەش وای کردووە بانگەشەی هەڵبژاردن سست بێ. ئەی پێشەلکاریەکان چۆنن لەوێ؟ بەڵێ، ئەمە لەم ڕۆژانەی پێشوودا بینیمان کە پێشەلکاریەکی زۆر کرا بەرامبەری کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بە دڕاندن و شێواندنی فلێکسەکانی کاندیدەکانمان. ئەمەش کارێکی نایاسایی و نائەخلاقیە، لەبەرەوەی ئێمە هەمومان بربژێرین، هەر هەمومان کوردین، هەمومان هاوڵاتی هەرێمی کوردستانین. ئەگەر بربژێریش بووین لەسەر لایەنێکی سیاسی، مانای ئەوە نیە ئێمە دوژمنی یەکین. ئێمە هیچ کاتێک نە حزبەکەمان، نە خۆمان، نە کارنامەمانن، نە ئەخلاقیاتی خۆمان، منهجێتی حزبەکەمان ڕێگامان پێدا کە ئەو کارە نایاسایان نەبکەین بەرامبەری هەر بربژێرێک یاخود کاندیدێکی لایەنەکانی تر. وەکو دەبینن فلێکسەکان و پۆستەرەکانی هەموو کاندیدەکان لە هەموو شار و شارۆچکەکانی بەتایبەتی ئەو شوێنانەی کە پارتی دیموکراتی کوردستان لەوەی بەهێزە لە ڕووی ئەمنیەوە هیچ کاتێک دەستیان بۆ نەبردووە، بەڵام دەبینین فلێکسەکانی کاندیدەکانی پارتیمان لە شاری سلێمانی هەموو شێوێنراوە. ئەمەش دەگەڕێتەوە بەهۆی ناسەقامگیری و نائارامی لەم شارە و ڕێزنەگرتن لە یاسا. ئەی ئازادیتان چۆنە، هەم کاندیدان هەم دەنگدەرانی پارتی لە ڕووی بانگەشەکردن بۆ خۆتان؟ بەڵێ، لە ڕووی ئازادیەوە تاوەکو ئێستا ئێمە ئازادین لە بانگەشەکردنمان، بەڵام لە ڕووی ترەوە لەوانەیە وەکو کاندیدەکانی تر زۆر دەستکراوە نەبین. لێرە بەتایبەتی لە شاری سلێمانی لە بانگەشەکردن و گەیاندنی دەنگی خۆمان بە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان و گردبوونەوەی خەڵک لەو شوێنانە کە ئێمە بەبستمانە. باشە، ئەگەر چوونە پەرلەمانی کوردستان دەتانەوێت چی بکەن بۆ سنووری پارێزگای سلێمانی؟ دەمانەوێت دەستی ئاوادانی خۆشگوزەرانی بگەێنین بە هەموو ناحیە و قەزاکانی شاری سلێمانی و لەگەڵ ناوەندیش بە هەمان شێوە و دروستکردنی هەلی کار. ئەمەش دەبێتە هۆکاری ئەوەی کە هەلێکی کاری زۆر و ژمارەیەکی زۆر لە دەرچوانی زانکۆکانمان، چ زانکۆی حکومی و چ زانکۆی ئەهلی دەستەبەر بکەین. ئەمەش لە ڕێگای دانانی پلانێکی استراتیژیە بێت لە نێوان وەزارەتی پلاندانان و وەزارەتی خوێندنی باڵا بۆی بتوانین زۆرترین گەنجمان هەلی کاریان بەدەست بکەوێت. ئەمە لەلایەک، لەلایەکی تر ئەمانەوێت زۆرترین خزمەتگوزاری پێشکەش بە شاری سلێمانی بکەین و بتوانین زیاتر ئارام و ئارامی ئاوادانی وە کوردستانێکی بەهێزتر پێشکەش بکەین. بەڵام ئەمە پێویستی بەوەیە کە هاوڵاتیانی شاری سلێمانی متمانە ببەخشن بە کارنامەی پارتی دیموکراتی کوردستان، بە لیستی ١٩٠ پارتی دیموکراتی کوردستان، هەروەها بە کاندیدەکانی. گەڕانەوەی متمانە بە لیستەکەمان
و دانپێدانان بە کارنامەی ئێمە دەگەین پێگەی ئێمە بەقوتەکە و بەهێزەکە لە شاری سلێمانی و وامان لێ دەکات خزمەت گوزاریەکی باشتر پێشکەشی ئەم شارە بکەین. پێتان وایە سلێمانی چی پێویستە بۆی بکرێت تاوەکو ئێوە دواتر بتوانن بۆیان بکەن؟ شاری سلێمانی پێویستی بە خزمەت گوزاریەکی زیاترە، پێویستی بە پرۆژێ ئاوڕێکی زیاترە، پێویستی بە ئاوەدانێکی زیاترە، پێویستی بە دروستکردنی هەلی کارە. ئەم دروستکردنی هەلی کار بەوەیە کە یاسای وەبەرهێنان بە جوانی بەجێبەجێ بکرێت و بتوانین دەستی کار و ئەو خەڵکانی کە ستێک هۆڵدەرن کە ناوەندی بڕیاردانن لە کار و گوزەران و یاخۆت بە کاری بازرگانی بتوانین زۆرترین وەبەرهێنەر بهێنینە هەرێمی کوردستان بە تایبەتی شارەکەمان بتوانین پرۆژەی باشتر جێبەجێکەین و کردنەوەی ئەم پرۆژانە لە شاری سلێمانی بۆ خۆی هەلی کارێکی زۆر دروستەکە بۆ گەنجانمان. بەڵێ باشە، پێم خۆشەکە بزانم بۆ ئافرەتان چ پلانێکتان هەیە؟ بەو پێی جەنابی شت ئافرەتی دەتانەوێت چی بکەن بۆ ئافرەتان؟ بەڵێ هەرێکێک لە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان وەکو هەموو کاندیدەکانی لایەنەکانی تر هەر یەکێک لە ئێمە بجگە لە کارنامەی حزبی خۆمان و لیستی خۆمان خاوەنی کارنامەی خۆمانین تایبەت بە خۆمان و ئێمە دەمانێت بەپێی پسپۆری خۆمان لە لیژنەکانی پەرلەمانی کوردستان کار بکەین بەپێی پسپۆری خۆمان. بۆ نمونە من پسپۆری تەندروستیم هەیە، لەوانەیە کار بکەم لەسەر کەرتی تەندروستی باشترکردنی کردی تەندروستی بە ئەلێکترۆنیکردنی سیستمی تەندروستی لە هەموو هەرێمی کوردستان، ڕێخستنەوەی کەرتی تایبەت و کەرتی گشتی لە خستەخانەکان لە هەموو لایەنە تەندروستەکان و ڕێخستنی دەرمان و دامەزراندنی کۆگای دەرمانی نیشتیمانی بۆی ڕێگا بگرین لە قۆرغکردنی دەرمان، ئەمە لە لایەنی تەندروستیەوە. و هەروەها دروستکردنی چەندەها خستەخانە و نەخۆشخانەی چاودێری ژووری چاودێری چڕ کە زۆر پێویستە بۆ هەندێک لە ئیدارە سەربەخۆیەکانی هەرێمی کوردستان. ئەمە لە ڕووی تەندروستیەوە. لە ڕوویەکی تر من پسپۆرێکی ترم هەیە کە پسپۆرەی یاساییە، دەمەوێت کار لەسەر نووسینەوەی دەستوری هەمیشەیی هەرێمی کوردستان بکەم. ئێمە لەناو فەراغێکی دەستوریە ئەژین. ڕاستە دەستورێکمان هەیە لە عێراق کە دەستوری ساڵی 2005 دەستوری گشتی حکوومەتی فدرالی عێراقە، بەڵام لەگەڵ ئەوەیە گرنگە کوردستان خاوەنی دەستوری خۆی بێت. ئەگەر خاوەنی دەستوری خۆی بێت دەبینە خاوەنی محکەمەی دەستوری خۆمان کە ئەو کاتە دەتوانێت مراقبەی دەستوری قوانینەکان کە یاساکان کە و بە شێوەیەک کە تەعاروز نەکای کە بەرامبەری یاساکانی عێراق نەوەستێتەوە. هەروەها چەندەها یاسای تر کە پێم خۆشە کاریان لەسەر بکەم، ئەویش کارە یاسای بیمەی تەندروستیە و یاسای تاویزکردنی ئەو کەسانی کە زەرمەند بوون بەهۆی لێکەوتەکانی حکوومەتی ڕژێمی بەعس. ئەو یاسایەکی تریش ئەوەیەت کە ئێمە ئەمانەوێت هەموو دام و دەستگای یاخۆت مافەکانی نەخۆش دیاری بکەین. یاسای تریش کە ئەمانەوەی کاری لەسەرکەن. ئەمە لە ڕووی یاساییەوە. لە ڕووی ئەمنیەوە پێمان خۆشە وەکو کاندیدەکان پارتی کوردستان متمانەمان پێبەخشن بتوانین لە لیژنەی ئەمنی و ئاسایش پەرلەمانی کوردستان کار لەسەر چەندەها مەلەف بکەین. ئەگە بتوانین ئەخر مراقبەی ئەو سەقامگیریە بکەین لە هەموو شار و شارچکەکانی کوردستان، هەموو ئەندامانی پەرلەمانی کوردستان مافی ئەوانە بەتایبەتی ئەو ئەندام پەرلەمانانەی کە لەناو لیژنەی ئەمنی کار دەکەن دەتوانن مراقبەکردنی هەموو دەستگاکانی ئەمن و ئاسایشی ناو هەرێمی کوردستان بکەن لە ڕێگای مساعلەکردن و استیجواب و هەروەها لیژنەیەک کە پێڵەن تەقەسی حقایق یان گەڕان بە دوای ڕاستیەکاندا. ئەمە هەموو ئەو مافی ئەندام پەرلەمانەکانی داهاتوون خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. بە هیوای سەرکەوتن دکتۆر شۆخان جاف کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی، دەستخۆش.